ئەم کارەساتە کە بەسەر میلەتی کووردا هاتووە کارەساتێکی بێوێنەیە جینۆسایدێکە بۆ قڕکردنی نەتەوەی کورد ئەوە 36 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو کارەساتەیە بەڵام ئەوەی گرنگە لە ئێستانی ئەگەر کەسێک لەو کاتای 1 ساڵ بۆ ئێستا 37 ساڵە ئەوەی گرنگە کە بۆ ئەم کەسانە بکرێ ئەوەیە کە کەمکردنەوەی ئازارەکانیان ئەو کەسانی کە لە دوای ئەنفال بەجێماون وردە ئیتر یانی تەمەنیان گەشتۆتە پیری بەڕاستی ئەوەی کە ئێمە لە دڵمانایە و ئەمانیست بۆیان بکرێ لە ئازارەکانیان کەم بکرێتەوە خزمەتگوزاری پزیشکی و دەرونی ئەوانیان پێشکەش بکرێ هەروەها لە ڕووی خزمەتگوزاری نیشتە جێبوون و ئەوانەوە کاریان بۆ بکرێ بەڵام ئەوەی کە چاوەڕوانمانە کرد وەکو ئەو بۆیان نەکراوە هەر بۆ ئەم قوربانیانە نابۆ زۆمە یانینەتەوەی کورد قوربانی زۆری یاوە لە زۆر کاتا قوربانی قڕکردنی بەسەرا هاتووە مابارانی هەڵەبجە بووە ئەمە بووە ئەجا تاکەکانی کەشمان کامووی لە پێناوی کوردەوامان لێ هاتووە ئێمە هەموو چاوەڕێ ئەوە بوون کە ئیتر کورد حکومێک بیرێتە دەستخۆی سەرەتا بتوانێت زامی ئەوان ساڕێشکات بەڵام ئەوەی کە نەمان بینی ئەوە بوو یان ئەگەر بڵین کرا بێت تشتێکی کەمیان بۆ کراوە ئێستا پێشەنگایەکی لەم جۆرە دەستخۆشی لە ڕێک خەرەکەیەکەم و دەستخۆشی لە فۆتۆگرافەکەشەکەم ئەمە جۆرێک لە بیرهێنانەوەیە بۆ خەڵک چکە لەم یادەیە کراوە ئەم یادەش ئێمە دایمە فێرین لە یادەکانە شتەکان بینینەوە بەرچاوی خۆمان ینی ئێمە 365 ڕۆژمان هەیە بەڵام ئێمە بەس لە 14 چوار و لە 13 چوار و لەو کاتانەیە ئیتر ئێمە ئەمانەوە یادێک بکەینەوە دەستی خۆش بەیانی هونەریش ڕێگەیە کە بۆ ئەوی کە بتوانی ئازاری میلەتەکەتی پێ شانی خەڵک بی لە نێودەوڵەتیش و لە ناوخۆشە ئەوەی کە کراوە ئێستا یعنی کە تۆ سەیری ئەم هەموو یەکێک لەم فۆتۆیاناکەی چیرۆکێک لە پشتی ئەم وێنانەوە ئەبینی ئازارێکی زۆر ئەبینی ینی ئەمە ڕێک پێمانەڵێ کە ئێمە میلەتی کورچی بەسەر هاتووە لە لێرەیە بەڵام ئەوەی ئێستا گرنگە ئێمە ڕاستە برهێنانەوە گرنگە بەڵام ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێستا وەکو باسم کرد ئەوەی کە ساڵێک بۆ ئێستا 37 ساڵە ئەمەی نەبینیوە ینی هەست و درکی بۆ ئەم کارەساتە نییە ئێمە چۆن بتوانین ئەم کارەساتە شەرت نییە ئێمە بەس هەست و سۆس ئەم هەموو جارەیات بکەینەوە بە هەست و سۆس ناتۆ قەزێک بەسەرم میلەتت هاتۆ پێویستی بە چارەسەر پێویستی بە ساڕێژە یعنی تۆ بێ ئەم خەڵکە گەنجە تازانەمان هەیە ئەم نەوەیەمان هەیە کە لە دوای ئەم کارەساتەیە ئەبێ بیان هین لە پێشە بزانین ئەوان چ چارەسەرێکیان هەیە چ دەرفەتێکیان هەیە بۆ ئەم کەسانە بتوان هەنێک لە ئازارەکانیان کەم بکەنەوە بڕاستە ئێمە توانین هەست و سۆزەکانی تیا بنووسینەوە بەڵام عیلاجی پێ ناکەین چارەسەری پێ ناکەین ئێمە ئێستا چارەسەرمانەوێت بۆ ئەو دڵە بریندارانە بۆ ئەو دەروونە بریندارانە ینی لە ئێستا ئێمە ئەومان پێویستە چکەوە 36 ساڵ ئێمە ئینووسینەوە بەڕاستی 36 ساڵە ئێمە خستومان سەر کتێب و دامانناوە و ئەوە کەم نییە ئەوە مێژوویەکی ئێمەیە بەڵام ئیتر پێویستە ئەم کەسانی کە لە ژیانە ماوە بتوانین تۆزێ لە خەمەکانیان کەم بکەینەوە. ئەم پێشانگایە پێشانگای ببوونی یادی کارەساتی ئەنفالەوە ئەم ساڵ 36 ساڵەمین یادی کارەساتی ئەنفالە ئێمەش بە 36 وێنە کە باز لە ئازار و مێنێتیەکانی کە سوکاری ئەنفالەکات پێشانگایەمان کردەوە لە ژێر ناوی فرمێسکەکان دوای 36 ساڵ بەردەوامن ئاماژە بەوەکەن دوای 36 ساڵش هێشتا ئەوان چاو بە فرمێسکن و لە ئازاران و ئازارەکانیان بەردەوامە و ئەمەش ئەوا دەریەخا کە ژنان بەردەوام لە هەموو کارەساتەکانە پشکی شێریان بەردەکەوێت کراوە بەڵام وەکو پێویست نییە ئێستاش ئەوان هەر چەندێک هەر چیشان بۆ بکرێت پێم وایە ناگاتە ئەوەی کە ینی ئەو ئازار و ئەو مەینەتە قورسێکە بەسەریان هاتووە لە کارەساتی ئەنفالە بڵێن و نەڵێن لە هەموو کارەساتەکانە ژن زیاتر وەکو وتمان پشکی شێریان بەرەکەوێت لە ڕووی ئەوەی کە مێرد و مناڵ و کەس و کاریان و
زۆربەی ئەوانیش کە ڕزگار بوون ژنانن ئەوانەی کە لە ئەنفال کراوەن پیاوانن ئەمە ژنانی یعنی تووشی ئازارێک و مێنەتێکی زۆری کردوون ئێتا ئێستاش بەردەوام ئەم ژنانە لە چاڕوانی هاتنەوەی کەس و کار و هاتنەوەی کوڕ و ماڵ و مناڵیانە